میوانکی me هجایه برئیس دکتر جلال شراغی رهبری ناوندا آفاق بوله کلینان لایرانی لطهران گلمه دکتر دمات باش به گلو نها تگوتن کو دنگ تقینان لطهران تبیستن روشا طهران یا میدانی چاویه بسم الله الرحمن بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵەکەتان بەڵێ ئەمڕۆ بەڵێ لە تاران و بەتایبەت لە تاران هەندێک لە تەرمەکان تەرمی سەرکردەکان شەهیدەکان بە خاک سپێردران گەلی ئێران لێرە و لەوێ بە شێوەیەکی زۆر ژمارەیەکی زۆر بێوێنە کۆبوونەوە گربوونەوە هەروەها شەوی ڕابردوو گەلی ئێرانی بە هەمان شێوە هەروەکو چۆن لە شەوەکانی ڕابردووش بە هەمان شێوە لە گۆڕەپانەکان گردەبوونەوە لە مزگەوتەکان بۆ ئەوەی کە پابەندی خۆیان ڕابگەینەوە کە لە پاڵ هێزە چەکدارەکانی ئێران دەوەستنەوە لە پاڵ سەرکردەی نوێ بەڵێن دووپات دەکەنەوە لە ئێران لێرەوە گەلی ئێران هێزە چەکدارەکانی ئێران لە هەمان کادا سەرکردایەتی سیاسی ئێران ئەوان لە یەک سەنگەرن لەگەڵ گەلەکەیان لە پاڵ سەرکردەکەیان یەکگرتوویەکی زۆر بێوێنە هەیە لە وڵاتەکەمان چونکە یەکەم دووپات لە پێویستی بەرگری لە نیشتیمان دەکەینەوە بەرگری لە ئێران لە هەمان کاتدا هەروەها ئۆپۆزیسیۆنی ناوخۆ لە چاکسازی خوازان لە پارتە ئۆپۆزیسیۆنەکان ئۆپۆزیسیۆنی ناوخۆ ئەوانیش بە هەمان شێوە پاڵپشتی لەگەل دەکەن ئامادەی خۆیان پیشان داوە دووپاتی لەوە دەکەنەوە کە لە پاڵ ڕژێمی حکومڕان دەوەستنەوە لە ئێران دووپات لەوە دەکەنەوە کەوا هێڵی سوور بۆ ئەوان بریتە لە ئێران هێڵی سوورە وڵات و نیشتیمانە ئێران ڕژێمی سەهیۆنستی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوان پێیان وایە کەوان ئێران بە ئامانج دەکەن دامەزراوە حکومیەکان بە ئامانج دەکەن دامەزراوە مەدەنیەکان بە ئامانج دەکەن بۆ نمونە قوتابخانە نەخۆشخانە بانکەکان باڵەخانەکانی نیشتە جێبوون دوژمنەکەمان بەڕاستی هیچ ئامانجێکی سەربازی نییە هیچ ئامانجێکی سەربازی نییە تەنها ترامپ چەند خولەکێک لەمەوبەر ڕایگەیان کە ئەمریکا ناوێت کەوا هیچ ئامانجێکی دیکە هەبێت لە نێو کۆماری ئیسلامی ئێراندا ئەمە قسەی ترامپە دکتۆر هەبدەم ترام دەبێژە کۆتور تێک نەمایە ئەو ژنا ببەنجبەر و هەموو ئارمانجێنوان دەستنیشان کردی دناوا ئیرانێدا ژنا برنە بارا پترێ یا کارینێ سەربازیên ئیرانê ji nav birine Trump wet bêje gelo li ser erdê rewşawaye li dûrveyekê ئەمە درۆزنێکی زۆر گەورەیە بەڕاستی لێدوانەکان دەشەوێنێت چاواشەکاری دەکات قسەی زۆر دژبەیەک دەکات تەنانەت بەڕاستی درۆ لەگەڵ خۆشی دەکات ئەو دەڵێت هیچ ئامانجێکی سەربازیمان نەماوە ئامانجی موشەشیمان لە ئێران نەماوە هەمووی کۆتایی هاتووە هیچ شتێکی نەوە هەمووی وێران کراوە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا لەکوێ موشەکەکانی ئێران هەڵدەدرێن لەکوێ موشەکەکان کە بنکە سەربازەکانی ئەمریکا لە ناوچەکە بە ئامانج دەکات بە شێوەیەکی بێوێنە لە مێژووی ئەمریکا ئەمە ڕوویداوە ئایا لەکوێ ئەو موشەکانی ئێران موشکی زۆر جۆری هەڵدەدرێن کە ئیسرائیل بە ئامانج دەکرێن کە قوڵایی ئیسرائیل بە ئامانج دەکرات برێس دکتۆر جەلال لەگەلمە ببینەمێ نیقاشەقا سەرێ پرسێ بەردەوام بکەین سەرنجەتا بینەرارات کەشم کۆنی هاژینی نەرێ قەتەر لە جباتە ئەو لە کاریانە تێ نەفگرتی داغە that threatens the security and stability of the region. I will not delve into the specifics of the resolution once more. جارێکی دیکە ئەو پرۆژە بڕیارە پەسەند بکرێ ئەمە بۆ چارەسەرکردنی بنچینەکان یاسا نێودەوڵەتیەکان جارنامەی نەتەوە یەکگرتووەکانە هەروە چەندین
پێشنیاز لەلایەن ئەندامانی نەتەوە یەکگرتووەکانەوە تیشک دەخاتە سەر ئەو ڕاستیە. لە کۆتاییدا پێشببینی دەکەین ئەو ئەنجومەنە داواکاریەکە ئێمە بەجێ بگەێنێت و ئەرکەکەی خۆی بەجێ بگەێنێت و ئەو هێرشانەی ئێران دەست بەجێ ڕابگرێت. دەمەوێت ئاماژە بۆ بدەم بە گوێرەی داتاکان باز لە هێرشەکانی ئێران بکەین. لە دوێنێ شەوەوە کۆماری ئیسلامی ئێران نزیکەی 150 هێرشی موشکی بالستی بۆ سەر قەتەر ئەنجام داوە، 140 تێکشکەندراوە، 9 موشکیان بالستی بوونە، 9 موشکیان کروز بوونە. ژمارەیەک لەو موشەکانە تێکشکەندران، 111 درۆن ئاراستەی قەتەر کران و 91 درۆن تێکشکەندران. هیچ کەس نەبووتە قوربانی. ئەمەش سپاس بۆ تواناکانی بەرگری و ئامادەبوونی هێزە سەربازیەکانی قەتەر و هێزی ئاسمانی قەتەر. با ڕوونی بکەینەوە هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران سەروەری ئێمەیان بامانز گرتووە، مەترسی خستۆتە سەر خەڵکی سڤیل و زیانی بە ژێرخانی سڤیل و دەوڵەتی قەتەر گەیاندووە. ئەم کردەوانە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان و زارنامەی نەتەوە یەکگرتوەکانە. دەوڵەتی قەتەر داکۆکیکاری گفتوگۆ بۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران وەک بەشێکی گشتی لە سیاسەتەکەی بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان و کێشەکان لە ڕێگەی ئاشتی خوازیدا. بەڵام هێرشکردنی بەردەوام بۆ سەر ناوچەکەمانیان کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕنگدانەوەی نیازپاکی نییە. هەڕەشەشە لەسەر تێگەیشتنمان لە پەیوەندە دووقۆڵیەکانی نێوان هەردوو وڵات کە بنیاتماننا. ئێمە سەرکۆنەی هێرشەکان دەکەین، دووپاتشی دەکەینەوە، مافی خۆمانە وەڵام بدەینەوە بە گوێرەی مادەی پەنجاویەکی جارنامەی نەتەوە یەکگرتووانە. لە کۆتاییدا پەیامی ئێمە سادە و ئاشکرایە. ئەنجومەنی ئاسایش نێودەوڵەتی پێویستە کردداری هەبێ ئەرکەکانی خۆی بەجێ بگەێنێت، شکستێنان لە وەڵامدانەوە ئاماژەیەکی مەترسیدار دەگەێنێت کە هێرشکردنە سەر دراوسەیەکان بێ لێپرسینەوە دەبێت. سوپاس. بله و نونرا دولت قطر بول نتین هفگرتی کو آغوی برس دکتور جلال ادی نونرا قطر لجوات اول کاریان نتین هفگرتی دی بجه ایران هرشن گلکن بر بلاف کردن سرما سروریا آخامه بگمان بن پیکریه و گف لجر خانما کریه گلو هرش بو سرولاتن کن دوا عربی که هفسنورین ایران بوا آوای برفره بو وەکو ڕێزێک بۆ دەوڵەتی قەتەر و نوێنەری قەتەر لە ئەنجومەنی لە نەتەوەگرتووەکان ئێران پێی وایە کە قەتەر بەڕاستی دۆستی ئێمەیە، دۆستی ڕاستەقینەی ئێرانە، بەڵام پێویستە قەتەر لەسەری پێویستە باشترە بۆ وڵاتانی عەرەبی وڵاتانی کەنداو بەڕاستی زۆر لە گوێ لە ئەمریکا نەگرن کە ڕێگە بە ئەمریکا نەدەن بنکە سەربازیەکانی بنکە سەربازەکانیان بەکاربهێنن بۆ هەڵدانی موشک دژی ئێران لە هەمان کاتدا فڕۆکەکانیان لە خاچی ئەوانەوە بۆ گورز لە ئێران بۆ شوێنێت نابێ ڕێگە بدەن. ئێران بەڕاستی زانیاری وردی هەیەکەوە هێزە چەکدارەکانی ئەمریکا لە قەتەرەوە لە تەواوی وڵاتانی عەرەبی لە کەنداو لەوێوە هێرش دەکەن، لەوێوە خاچی ئەوان خاچی وڵاتانی عەرەبی بەکاردەهێنێت. لەگەڵ ئەمەشدا بەڕاستی ئێران خاچی وڵاتانی عەرەبی بە ئاماز ناکات. ئێران یەکەم تەنها بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە بە ئامانز دەکات. دووەم ئەو ناوچانە بە ئامانز دەکات کە بەڕاستی کە هێزە چەکدارەکانی ئەمریکا سوپای ئەمریکا پەنایان بۆ دەبن بۆ هەڵدانی موشک دژی ئێران. پێویستە لەسەر قەتەر بەڕاستی گوێ سەروەری خۆی بپارێزێت، ڕێگە بەو کارانە نەدات، ڕێگری لەوە بکات کە بەڕاستی ئەو ڕێگە بە هێرشی تیرۆریسی ئەمریکی نەدات کە خاچی ئەوان بەکاربهێنێت بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی ئێران. لێرەوە ئێران دووپات لەوە دەکاتەوە بەڕاستی هیچ کێشەیەکی نییە، هیچ کێشەیەکی لەگەڵ وڵاتانی عەرەبی کەنداو نییە. ئەوانە وڵاتی بران و دۆستن. ئایا مەبەست چێ لەو هێرشانە؟ مەبەست چێ لەو هێرشانە؟ ئایا ئەو بنکانە بۆچی دروستکراون کە بنکەی هەواڵگرین بنکەی سیخوڕین دژی ئێران بەکاردەهێنرێن لە وڵاتانەدا؟ ئایا ئەم بنکانە ئەم بنکە سەربازیانە دژی رووسیا بەکار هاتووە یاخۆ دژی ئێران بەکار هاتووە؟ ئێران بەڕاستی زانیاری و
پێدراوی زۆر وردی هەیە کە بەڕاستی ئەم بنکە سەربازیانەی ئەمریکا پێش ئەم جەنگە بەڕاستی پێش ئەم جەنگە شوێنێک بوو بۆچی بۆ ئامادەبوونی ئەفسەرانی ئیسرائیل و هێزەکانی ئیسرائیلی لێرە هەبووە لە هەمان کاتە هێزەکانی ئەمریکا ئەم بنکە سەربازیانە بەڕاستی بوونەتە مۆڵگەیەک ژووری ڕەش بەڕاستی بۆ پیلاندانان بە چەند قۆناغێک دژی چێ دژی ئێران لەم سۆنگەیەوە ئێران بەڕاستی هۆشداری پێش جەنگ پێش هەڵگیرسانی جەنگ هۆشداریدا کە پێویستە ئەم وڵاتانەی کەندا و بەڕاستی ڕێگە بە ئەمریکا نەدەن کاوا خاچی ئەم خاکیان بەکار بهێنرێت ترام دەبێژە دەبێت دەمێکی زۆر نزیکدا شەڕ بدایی وەرە ئیسرائیلجی دەبێژە ئەم ناخوازیین بچینە شەڕێکی بەردەوام یێ بێ داوی گەل ئیرانی کەواتە ئیرانجی بەرهەڤە گەل و دەسەروبەندێ داوی هاتنا شەڕ ji aliyê ئەمریکا ئیسرائیلê ve ew jî şer bidawî bike بێگومان نەخێر بە هیچ شێوەیەک لە شێوەکان هەرگیز ئێران ئێران ئەمە پێی وایە تەنها سەرەتایەکە دوای ئەوەی کە ئێران موشکەکانمان توانی بەڕاستی پێگەکانی ئەمریکی سەهیۆنی بە ئامانج بکاتە چاوەکانی ئەمریکا لە ناوچەکە بە ئامانج بکاتە ئێستا ئێران بەڕاستی ئێران ئێستا خۆی تەرخان دەکات بەڕاستی شوێنی هەستیار بۆ دوومام کات شوێنی زۆر گرنگ لە قۆڵایی ئیسرائیل ئەم ناوچانە بۆ دوومام کات خۆی ئامادە دەکات ئێران خۆی ئامادە دەکات بۆ هێرشی زیاتر پێویستە ئەمریکا بازێکی گەورە بدات پێویستە قەرەبوو بە گەلی ئێران بدات ئەمریکا بەهۆی چێوە بەهۆی ئەو تاوانەی ئەنجامیان داوە ئەو تاوانانەیەکەوە دەرحەق بە گەلی ئێران ئەنجام دراون بە تایبەت لە تیرۆرکردنی سەماحەتی سەید فەرماندەی شەهید پێویستە لەسەر ئەمریکا قەرەبوو بدات قەرەبوو و زەمانەت بداتکەوە جارێکی دیکە ئەم جۆرە دەستێژیانە دوژمنکاریانە بۆ سەر ئێران دووبارە ناکاتەوە لە هەمان کاتدا لەم ناوچێ نامێنێت نابێت چیتر ئەمریکا لەو ناوچێ بمێنێت پێویستە ناوچەکە جێبهێڵێت ئەگەر نا هێزەکانی ئەمریکا جارێککە بە ئامانج دەکرێنەوە لە سێرەی ئاگرەکەمان دەبن لە سێرەی موشکەکانمان دەبن لە هەمان کاتوە لە قەوارەی ئیسرائیل پێویستە پندێک وەرگێت پندێک وەرگێت لەم هێرش و جەنگە کە کردیە سەر ئێران ئێران تاوەکو ئەم ساتە بەڕاستی هەموو ئیشی خۆی کردووە دوژبن نەیتوانیوە هیچ ئامانجێکی بپێچێت ئەو ئامانجانەی کە البته حتی بحث وڵاتان کەندامی کرد ئەبوونا هێزن ئەمریکا لەوەرە هێزن ئەمریکا لەسەر داخوازەڤان وڵاتان دناڤان وڵاتان بەڵا بوونێ کونسڵخانێنوان هەنە بالیوزخانێنوان هەنە بەرژەوەندێنوان هەنە گەلوبول جەم ئیرانê پێویستە ئەvê دەڤێرێ بجی بێرن دەمەکێدا لەسەر خواستەڤان وڵاتان هەبوون ئەمریکا لە دەڤێرە هەیە یەکەم بانگهێشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی بۆ ئێران هیچ ناگەێنێت ئێران تەنها و تەنها سەرنجی لەسەر بابەتی تۆڵەیە سەرنجی تۆڵە لە چێ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر هاتوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگربەستی دەوێت پێویستە ملکەتی مەرجەکانی ئێران بێت چونکە تاوکو ئەم ساتە ئێران براوەیە لەم جەنگەدا مەرجە ئیرانی چ نەگەلو چونکە ئامانجی خۆ بەرەسێنەوە لە گەروی هورمز بەڕاستی هاوکێشە هەرێماتیەکان لە بەرژەوەندی ئێران گۆڕانکاریان بەسەردا بەهاتووە بەڕاستی ئەوان هیچ ئامانجێکیان لە دژی ئێران بەدینە هێناوە دکتۆر گرنگترین مەرجن ئیرانê بۆ ئاگربەستێک نەگەلو تایبەتیژی کە ڕێبەری نوێی کومارە ئیسلامی ئیرانê مجتەبا خامنایی ئایا ئەوە پابندی ڕێکەفنین بەرێبەک و ئیرانê di çarçovê rêkefna atomî be û rêkefnên din vajûkirine an siyaseteke nû heye wê çi hata amelê gel pêşatan bike یەکەم لەسەر ئەمریکا پێویست ئەگەر هاتوو ئاگربەستی دەوێت پێویستە زەمانەت بدات زەمانەتی پێویست بدات بە ئێران کە جارێکی دیکە ئەم دەستێژیانە ئەم جەنگە دووبارە ناکاتەوە لە ڕۆژانی داهاتوو دژی ئێران دووەم شتە لەسەر ئەمریکا پێویستە
قەرەبوو بدات قەرەبوو بەلایەنی ئێرانی بدات بەهۆی چونکە بەڕاستی ئەمریکا تاوانی دژی گەلی ئێران ئەنجام داوە سەماحەتی سەیدی قائیدی تیرۆر کردووە چەندین کچ و منداڵ و قوتابی لە قوتابخانەکان کوشتووە بە ئامانجی کردوون پێویستە ئەمریکا ناوجەکە جێبێڵێ بە شێوەیەکی کۆتایی بۆی نەگەڕێتەوە پێویستە ئەمریکا ملکەتی مەرجەکانی ئێران بێتە ئێران مافی خۆیەتی لە چالاکێک ئەتۆمیەکانی بەردەوام بێت خاڵێکی دیکە کە دەمەوێت پێویستە باسی بکەم ئەلێرەوە بەدواوە ئێران ڕەنگە عەقیدەی ئەتۆمی خۆی بگۆڕێت چونکە بەڕاستی هیچ فتوایەکی شەهید هەیە ئایا کە ئێستا چێ بڕیار دەدات لەسەر عەقیدەی ئەتۆمی بەڕێز ڕابەری نوێ بڕیار دەدات لەسەر عەقیدەی ئەتۆمی لەم سۆنگەیەوە ئێران براوەیە لەم سۆنگەیەوە کە ئێران برایەوە لایەنێکی دیکەوە ئەگەر هاتوو لایانی بەرامبەر دەیەوێتکەوە ئەم جەنگە بوەستێنێت لەسەری پێویستە ڕێگە بە ئێران بدات بەڕاستی ڕێگە بە ئێران بدات و لە هەمان کاتدا دەستێژەکانیشی دووبارە نکاتەوە ملکەتیش بێتە دکتۆر ئەف مژارە ملکەجبوونێ دەستەواژە ملکەجبوونێ دەدیت ئەمریکاژی دەبێژە پێویستە ئیران بێ شەرت و مەرج ملکەج بیت ملکەجە ئیرادا ئەمریکا و ئیسرائیلێ بیت ئیران ژەوەیکە تۆ دەبێژی دەبێژی پێویستە لایەنێ بەرامبەرژی ملکەج بیت کە هاتە دەبی سەروبەندیدا گەلو تو نابینی هیچ هیڤیەک نینە بۆ ڕێکەوتنێ و خاوبوونا توندیە ئەگەر هاتوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەوێت ئێران خۆی ڕادەست بکات و لایەنێکی دیکە ئێران کە پێی وایە ڕێکەوتنێک هەبێت ڕێکەوتنێکی لۆژیکی هەبێت نەک ئێران خۆی ڕادەست بکات ئەمە یەکەم دووەم شێت ئەگەر هاتوو بەکردەیی لایەنی بەرامبەر دەیەوێت ئێران خۆی ڕادەست بکات بەڕاستی ئەو کاتە ئێران هیچ گوێبیستی دەنگێکی نابێت جگە لە دەنگی موشکەکان تەنها دەبێت گوێبیستی دەنگی موشکەکان بنکەواتە ئەگەر هاتوو ئەمریکا پابندی مەرجە لۆژیشەکانی ئێران نەبوو ئەو کاتە بەڕاستی ئێران ئەمە بەواتای ئێران خۆ بەدەستەوانە نییە ئێران لە جەنگ بەردەوام دەبێت ئێران لە جەنگ بەردەوام دەبێت لەو جەنگەش کە ئێستا تێوەگەلاوە تا کۆتایی بەردەوام دەبێت لێ ئەمریکا دەبێژە کارینên موشکی و سەکوێن هەڵدانا موشکên ئیرانê bi temamî henî me nişna birine heta hêmaya bû sedê nû sedê heştê dike dibêjî sîstemê bergeriya asmanî her nemaye hêzên deryayê her nemane gelo di serûbendê vêyekê da ku cibaxana serbaziya Îranê bi vî awayê hati beşnabirin dê heta kengî şêd beravaniyê biket û şer biket ئەگەر هاتوو بانگەشەکانی ئەمریکا ڕاست بێت و ور بێت بەڕاستی ئەگەر کە بانگەشەی ئەوە دەکەن کەەوە دەریایی ئێرانیان لەناو بردووە فەرمونون بە ئەمریکیەکان بە کەشتەکانیان بە کەشتەکانی نەوت بە گەروی هورمز سپەڕن فەرمونون ئەگەر هاتوو بە کردەیی هێزی دەریایی ئێران وێران کراوە فەرموو با بفەرمونون ئەمریکا کەشتەکانی بەگەری هورمز سێپەڕی کێشەمانە فەرموون با تێپەڕن ئەگەر هاتوو بە گوێرەی ئەو بانگەشانی کە ئەمریکا دەیکات کە دەڵێت هێزی دەریایی و مشکەکانمان لەناو بردووە پرسیارەکە ئەوەیە لەکوێ ئەم موشکانە دێن لەکوێ ئەو موشکانە دێن کورت مەودا درێژ مەودا بەڕاستی کە کڵاوەکەیان زیاتر لە تۆنێک دەبێت قوڵایی قەوارەی ئیسرائیل بە ئامانج دەکات بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە بە ئامازەکە لەکوێ موشکانەوە دێن لە ئەنجامدا دەگەینە ئەو ئەنجامەی کە بەڕاستی هەموو ئەو قسانەی کە دەکرێن کە ترەمپ لێدوان دەدات بەڕاستی تەنها درۆن هیچی تر نین چونکە ترەمپ خۆی بە شێوێک لە شێوەکان بە ڕێگەیەک لە ڕێگەیەکان دەیەوێت لەم زەلکاوەی کە تێکەوتووە خۆی دەربچێت لەو زەلکاوەی ئێران بەڕاستی بە جۆرێکەوە خۆی ڕزگار بکات لەم زەلکاوەدا بە شێوێک نیشانی بدات کە سەرکەوتنێکی وەهمی نیشان بداتە کە ڕێگا خۆش بکات بۆ دەرچوون لەم زەلکاوەی ئێراندا کە تێکەوتووە دکتۆر دۆ شەف درەنگی شەف هەڵبەتە پێلا 37مین یا موشەکان
ایران آلاسی اسرائیل گلک ولاتن کن داوی کربون مشکن هری بهست دهات بنا بکارانین کلاوینوان کارینن هلگرتنا تنکا تقامنی هیه که حتی دوی چارچوبی دا ایران گفاندی که کوچکن بهستر و بخیتت خدمت سربازی دا تایبتی مشکان است تندیا هرشن ایران گلو و چابه نهاشوندا هێزی موشەکی و درۆنی ئێرانی بەڕاستی بێسنوورە ئێران بەڕاستی شاری درۆنی و موشەکی هەیە کە ئاشکرانیە نهێنیە دوژبن پێی نازانێت دوژبن هەڵی کرد ئەو دەیویست کە هێزی موشەکی ئێرانی لەناو بباتە لە بەڕاستی لە 48 کاتژمێردا لە ناوی بباتە پێش هەڵگیرسانی جەنگە گوتی دوژبن گوتی کە دەتوانێت ئەم کارە بکاتە دەتوانێت هێزی موشەکی و پرۆگرامی موشەکی و هێزی سەربەزی ئێرانی لەناو ببات لە 2 بۆ 3 ڕۆژدا یاخود 4 ڕۆژدا 4 ڕۆژ لە ناوی بباتە بەڵام ئەمڕۆ بابەتەکە زۆر جیاوازە ئەمڕۆ 12مین ڕۆژی جەنگە بەڵام بله دکتۆر جەلال چراغی ڕێبەرێنە بەندە ئافاق بۆ لێکۆلینە ایران سپاس دکتۆر